تا ئێستا خۆت بینیوە لە خەوتدا لە کەعبەی پیرۆز و لە ماڵی خوای پەروەردگار نوێژ بکەی بە ئاسوودەیی و ئارامی، یاخود لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ بکەیت و دڵت پێی خۆش بێت؟ ئەو خەوە خەوێکی ئاسایی نییە، بەڵکو پەیامێکە لە خوای پەروەردگارەوە و موژدەیەکی خۆشە بۆ تۆی مسلمان. پیرۆزت بێ ئەگەر ئەو خۆت بینیوە. وەرە بابەیەکەوە باس لە لێکدانەوەکەی بکەین تا کۆتایی ڤیدۆکە بینەر بە، چونکە لە کۆتایی ڤیدۆکە خەوێکی زۆر خۆش و موژدەبەخش و مزدەیەکی زۆر خۆشی تێدایە. با تۆش لێی بێ باش نەبێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. زۆربەی خەڵکی پرسیاری ئەو خۆمان لێ دەکەن نوێژکردن لە خەودا مانای چییە و هێمای چییە؟ بە ئیزنی خوای پەروەردگار لەو ڤیدۆیەدا باسی لێکدانەوەی ئەو خەوە دەکەین. ئایا نوێژکردن لە خەودا مانای چییە و هێمای چییە؟ سەرەتا بەگشتی باسی دەکەین، دواتریش باسی ئەوە دەکەین نوێژکردن لە کەعبە و لە ماڵی خوای پەروەردگار و هەروەها لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانای چییە و موژدەیەکی چەند خۆشە و هەروەها هێمای چییە. ئەگەر تا ئێستاش سەبسکرایبی یوتیوبەکەمانت نەکردووە، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە ڕۆژانە بەدەستی تۆش بگات و بتوانی لە کاتی گونجاوی خۆتدا تەماشای بکەیت. هەڵبەت لایک و کۆمنتیشتان بیر نەچێت بۆ ئەوەی بگاتە زۆرترین کەس و بە ئیزنی خوای گەورە ئێوەش لەو پاداشتەیەدا بەشدار دەبن. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە نوێژ دەکات بە شێوازێکی گشتی، ئەو خەوە 5 لێکدانەوە و هێمای هەیە کە هەمووی مژدەیە و هەروەها خۆشیە. یەکەم ئەو خەوە هێمای ئیستیقامەت و دامەزراوی ئەو کەسەیە لەسەر دین و ئەو کەسە وەکو مژدەیەک ئەو خەوە دەبینێت لەسەر دینی خوای پەروەردگار کەسێکی دامەزراوە. دووەم ئەو خەوە هێمای نزیکیە لە خوای پەروەردگار و هێمای ڕووکردنە خوا و نزیکبوونەوەیە لە خوای پەروەردگار. سێم ئەو خەوە هێمای دەروی خێرە بە تایبەتی ئەو کەسانی کە لە ناخۆشی و گیر و گرفتی ژیاندان. چوارەم ئەو خەوە هێمای جێبەجێبوونی پێویستیەکان و هێمای نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیانە بە تایبەتی ئەو کەسانی کە لە ناخۆشی و ناڕەحەتیدان. پێنجەمیان ئەو خەوە هێمای دڵ ئارامی و سەکینەت و خۆشیە بۆ ئەو کەسانی کە لە خەودا دەبینن کە نوێژ دەکەن بە ئیزنی خوای پەروەردگار. ئەو 5 مانە و لێکدانەوە وەکو مژدەیەک وایە ئەو کەسە کە دەبینێ لە خەویدا نوێژ دەکات. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە نوێژ دەکات لە کاتی خۆیدا، لە کاتی بانگدا لە کاتی خۆیدا نوێژ دەکات، نوێژێکی جوان و ڕێک و پێک دەکات، ئەو خەوەش 3 هێما و لێکدانەوەی هەن. یەکەمیان ئەو خەوە هێمای ئیلتیزامی ئەو کەسەیە بە دینی خوای پەروەردگار و بە شەریعەتی خوای پەروەردگارەوە، واتە ئەو کەسە کەسێکی ملتەزیمە بە دینی خوای گەورەوە وەکو مژدەیەک ئەو خەوە دەبینێت. دووەم ئەو خەوە هێمای ڕەوشت جوانی و ڕەوشت بەرزیە بۆ ئەو کەسە. سێەم ئەو خەوە وەکو مژدەیەک وایە بۆ هاتنەدی ئاواتەکان و ئەو هەدەف و ئامانجەی کە ئینسان لە ژیانیدا هەیەی هێمای ئەوەیە بە ئیزنی خوای پەروەردگار گەیشتن بە ئاوات بۆ ئەو کەسانە نزیک بۆتەوە. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە نوێژ دەکات، نوێژێکی بە خشوع بە دڵ ئارامی بەهێمنی دڵی بە نوێژەکەی خۆشە، زۆر بە ئاسوودەیی نوێژ دەکات، ئەو خۆ مژدەیەکی زۆر خۆشە و 3 مانە و لێکدانەوەی هەن. یەکەم ئەو خەوە هێمای نیەتپاکی ئەو کەسەیە لەگەڵ خوای پەروەردگار و هێمای قووەت و هێزی ئیمانی ئەو کەسەیە لەگەڵ خوای پەروەردگاردا. دووەم ئەو خەوە هێمای وەرگیرانی تەوبە و گەڕانەوەی ئەو کەسەیە بۆ لای خوای پەروەردگار و هێمای نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیانە. سێم ئەو خەوە نیشانەی ڕزگاربوونە لە قەلەقی و دلە ڕاوکی و ترس و ناخۆشی و ناڕەحەتی بە ئیزنی خوای گەورە ئەو کەسە بەرەو دڵ ئارامی و هێمنی دەڕوات و هەروەها بەرەو ئاسوودەیی دەڕوات. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە نوێژ بە جەماعەت دەکات، چ لە مزگەوت بێت چ لە شوێنێک بێت لەگەڵ خەڵکدا وەکو مەئمومێک وەستاوە و نوێژ بە جەماعەت دەکات، ئەو خەوەش 4 لێکدانەوە و هێمای هەن. یەکەم ئەو خەوە هێمای هاوکاریکردن و چاکەکردنە لەگەڵ خەڵک. دووەم ئەو خەوە هێمای ڕزق و ڕۆزیە و هەروەها هێمای ئەوەیە ئەو کەسە لەگەڵ ئەو خەڵکەدا پەیوەندی باشە و کەسێکی باشە لە ناویاندا. سێەم ئەو خەوە کە کەسێک ببینێ نوێژ بە جەماعەت دەکات لە مزگەوت و لە غەیری مزگەوت، هێمای ئەوەیە ئەو کەسە لە ناو خەڵکدا حورمەت و ڕێزێکی هەیە و پاشەڕۆژ و ناوبانگێکی باشی دەبێت. لەوەش باشتر ئەوەیە ئەو کەسە لە خەودا ببینێت ئیمامەت بۆ خەڵک دەکات لە نوێژ، واتە بەرنوێژی بۆ خەڵک دەکات،
ئەو خەوە هێمای ئەوەیە پاشە ڕۆژێکی باشی دەبێت ئەو کەسە هەم لە لای خوای پەروەردگار مەکانەتی باشە و هەم لە ناو کۆمەلگا و لە لای خەڵکیش مەکانەتی باشە. چوارەم ئەو خەوە هێمای ئەمن و ئەمانە بۆ ژیانی ئەو کەسە و هێمای هاتنەدی ئەو ئاوات و پلان و بەرنامەیە کە ئەو کەسە هەیەی بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە نوێژ دەکات بەڵام نوێژێکی ناتەواو دەکات یان تەواوی ناکات نوێژەکە دەبڕێت یان پەنامەندا و کەسە نوێژ دەکات بەس ڕووی لە قیبلە نییە ڕووی لە غەیری قیبلەیە ئەو نوێژە پێت دەڵێم پەیامێکە بۆ ئەوی بە خۆت دابچیتەوە ئاو سێمانایە هەیە ئەگەر ئەو خۆت بینی وریای خۆت بە. یەکەم ئەو خەوە جاری وهەیە هێمای گیری و گرفتی ژیان و نەهاتنەدی ئاواتێکە لە ژیانتدا. دووەم ئەو خەوە هێمای کەموکڕیەیەکە لە دینداریدا ڕەنگە کەموکڕیەکت هەبێ ڕەنگە تەوبەت نەکرد بێ وەکو پێویست ڕەنگە دەست بە حرامێکەوە بێ ڕەنگە چاوت لە حرامێک بێ ڕەنگە نوێژەکانت بە ناتەواوی بکەی کاکە لە کاتی خۆی دانیان کەی نوێژەکانت بشوێنی یان نوێژەکانت وەکو خۆی حەقی خۆیان پێ نەدەی بەسەر بە ئارامی و بەدڵ ئارامی نەیان کار بە پەل لە پەلتێکیان پەڕێنی یان جاری وهەیە ناشرعیەک لە ژیانتدا هەیە ئەگەر خۆت بینی واتزانی ئاوەها نوێژت دەکرد ڕۆت لە قیبلە نەبوو یان نوێژەکەت ناتەواو بوو یان تەواوت نەکرد کاکە بە خۆت دابچەوە ئەگەر کەم و کوڕی بێشەرعی شتێکت هەیە وازی لێبێنە پەیامێکە چاکەیەکە لەلایەن خۆی گەورەوە لەگەڵت کراوە ئاگادار کراویتەوە کاکە بە خۆت دابچۆرەوە بە ژیانی خۆت دابڕۆرەوە. سێمیان ئەو خەوام هێمای ئەوەیە هەندێک جار ئەو کەسانە بڕیارێکی هەڵە لە ژیانیان هەیە و هەروەها ڕێی ڕاستیان ون کردووە واتە ئەگەر واتزانی لە خەوتدا نوێژ دەکەی بەڵام ڕوود لە قیبلە نییە نوێژ دەکەی بەڵام نوێژەکەت ناتەواوە پێت تەواو نابێ تەواوی ناکەی نوێژەکە سەلام دەدەیەوە یاخود نوێژەکە بە ناتەواوی دەکەیت ڕەنگە بڕیارێکی هەڵە لە ژیانتدا هەبێت ڕەنگی شەڕێی ڕاستت ون کردبێت لە شتێکدا بە خۆتدا بڕۆرەوە ئەگەر خەوێکی ئاوەهات بینی بزانە خوای گەورە ئاگاداری کردویتەوە بۆ ئەوەی مڕاجعەیەکی خۆت بکەیەوە بە خۆتدا بڕۆرەوە ئەگەر کەم و کوڕیەکەت هەبێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و کەم و کوڕیەکانت چارەسەر بکە. لە هەمووی خۆشتر ئەوەیە کە ئینسان لە خەودا ببینێت لە کەعبەی پیرۆز و لە ماڵی خوای پەروەردگار نوێژ دەکات بە ئارامی و هەروەها لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەودا ببینێت کە نوێژ دەکات و دڵی پێی خۆشە ئەو خەوە موژدەیەکی زۆر خۆشە و پێنج مانا و هێما و لێکدانەوەی هەن. یەکەم ئەو خەوە هێمای هیدایەتە و هێمای چاکبوونی حاڵی ئەو کەسەیە و هێمای دڵ ئارامی و ئاسوودەییە بۆ ئەو کەسە. دووەم ئەو خەوە هێمای بەدەستهێنانی مەکانەتێکی باشە لە ناو کۆمەلگادا و لە ناو خەڵکدا ناوبانگێکی باش و مەکانەتێکی باش بە ئیزنی خوای پەروەردگار. سێم ئەو خەوە هێمای نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتی ژیانە و هێمای بەختەوەری و ئاسوودەی خێزانیە بۆ ئەو کەسانەی کە هاوسەردارن. چوارەم ئەو خەوە هێمای هاتنەدی ئاواتە بە تایبەتی بۆ گەنجان مراد حاصل بوونە و بۆ ئەو کەسانەشی هاوسەردارن ئەگەر پلان و بەرنمەیەکیان هەبێ یاخود کار و کەسابەتێک دەکەن ئیشێک دەکەن پلان و بەرنمەیەکیان هەیە لە ژیاندا هێمای هاتنەدی و نزیک بوونەوەی ئەو پلان و بەرنامە و ئاواتەیە کە ئەو کەسانە لە ژیانیاندا هەیەە. پێنجەمیش ئەو خەوە هێمای پابەندیە بە سنەت و ڕێوشوێنی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بە تایبەتی کە ئەو کەسە لە خەودا ببینێت لە مزگەوتی پێغەمبەر نوێژ دەکات صلی الله علیه وسلم بە دڵێکی ئارام و ئاسوودەوە هێمای ئاسوودەی دەرونیە و هێمای پابەندیە بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هێمای خۆشەویستیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە هەمووی خۆشتر و موژدەی گەورەتر ئەوەیە ئەو کەسە لە خەودا ببینێت لە ڕەوزەی شەریف ئەوە تا نوێژ دەکات و دڵی ئاسوودە و ئارام بۆ خۆی خەریکی نوێژکردنە ئەو خەوە بە ئیزنی خوای پەروەردگار هێمای گیرابوونی دوعاکانە هێمای نەمانی خەم و خەفەتە و هێمای بە ئاوات گەیشتنە بە تایبەتی ئەو کەسانەی کە دوعایان کردەوە چاوەڕوانی گیرابوونن ئەگەر خۆتان بینی واتان زانی لە ڕۆزەی شەریف نوێژ دەکەن ئەوە موژدەیە و موژدەتان لێبێ لەلایەن خوای گەورەوە چاکەیەکتان لەگەڵ کراوە ئەو خەوە وەکو موژدەیەک وایە دوعاکانت گیرا دەبێت ئەو هیوایەت و ئاواتانەی کە هاتە دێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار و هەروەها دڵت ئاسوودە و ئارام دەبێت و خۆناغ و مەرحەلەی ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتی ژیان بە ئیزنی خوای پەروەردگار ڕووی لە کۆتاییە. ئەگەر خەوێکی خۆشتان بینی پێی دڵخۆش بن و حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکەن و لە لای کەسێکی باش و شارەزا و چاک بیگەڕنەوە. ئەگەر خەوێکی ناخۆشتان بینی هەرگیز ناومێد مەبە و پەنا بە خوای پەروەردگار بگرە و هەروەها لای کەسیش باسی مەکە چونکە خەوی ناخۆش لە شەیتانەوەیە بەڵام نەکەی هەرگیز ناومێد ببی بەهۆی خەوێکەوە کە دەیبینی کە زۆر کەس و پرسیارە دەکات خەوێک دەبینێ کوردەواری دەڵێ قۆڵی لە کراسی دەرهێناوە ناومێد بووە قەلاق بووە
کاکە بەهۆی خەو هەرگیز ناومێد مەبە. خەو یان مژدەیەکە لە خوای گەورەوە پێی دڵخۆش بە و حەمد و سەنای خوای گەورە بکە، یان ئاگادارکردنەوەی و پەیامێکە ئەگەر گیر و گرفتێکت هەبێ، ئەگەر ناتەواویەکت هەبێ لە ژیانتدا، بۆ ئەوی بە خۆت دابڕۆیەوە و مراجعەیەکی خۆت بکەیەوە. جارێکی دیکە بیرتان دەخەمەوە ئەگەر سەبسکرایبی یوتیوبەکەمانتان نەکردووە سەبسکرایبی بکەن، ڕۆژانە ڤیدیۆ دادەنین بۆ ئەوەی بەدەستی ئێوەش بکات، لایک و کۆمنتیشتان بێر نەچێ بۆ ئەوەی لەو خێرەشدا ئێوە بەشدار بن. بە ئیزنی خوای پەروەردگار ئێوەش هەر خەوێکتان پێ باش بوو کە لە ڤیدیۆی داهاتوودا باسی بکەن، دەتوانن لە کۆمنت بۆمان بنووسن. بە ئیزنی خوای پەروەردگار باسییان دەکەین بۆ ئەوەی ئێوەش و هەمومان سودی لێ ببینین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.